بۆ ئەوەی کە نێلین هەژارانمان لە ماڵەوە لە برسان نەمرن و مناڵەکانیان تووشی ئینحرافات نەبێ ئەبێ بیر لەوە بکەینەوە و لەم شارەداوە لە دەوڵەمەندەکان لە خواپێداوەکان لە خێرخوازەکان بکەین کە بە پیری ئەم خەڵکە هەژارەوە بێن و بۆ ئەوەی نێلین هیچ کارەساتێکی مرۆڤانە لەم شارە دوورکە ڕووبدا دا ئەم کارەساتە ئەگەر ڕوو لە هەژارێکی تورکمان بکە یان لە هەژارێکی کورد بکە یان عەرەبێک یان مەسیحیەک بۆ ئێمە هیچ فەرقی نییە چونکە ئێمە مێژوویەکی دوور و درێژە لەم شارە هەمومان پێکەوە ئەژین و ئەم ژیانەش وای کردووە بەردەوام ئێمە بتوانین پێکەوە وەکو خێزانێک مامەڵە بکەین کە خۆشیمان خۆشی هەمومان بێ ناخۆشیشمان هین هەمومان بێ ئەم کارەساتە کارەساتی هەمومانە ئەم بەڵایی هاتووە ئەم ڤایرۆسی هاتووە کە بە ڤایرۆسی کۆرۆنا ناسراوە ئەمە ڤایرۆسێکە هیچ کەسێک لەگەڵ ئەوەی تر جیاوازی ناکە بۆیە کە ئێمە لێرەوە ئەبێ ڕووی دەمان بکەینە خەڵکە پێداوەکانی شار و بە پێداویستی بە پێی پێویست ئەوەندەی کە لە ئیمکانات هەیە بیهێن و کۆیکەنەوە لە ناوەندی ڕۆشنبیری کەرکووک کە ئێمە سا هەمومان لێرە کۆبووینێتەوە و ئێمە سپاسی لەو بەشێک لەو خواپێداوانە ئەەکەین تا ئێستاکە کە ئەم شەو کە ئێمە دەستمان پێ کردووە کە بانگەشە بۆ یان بڵێن ئەم کەمپینە ئەەکەین تا ئێستاکە 3300 ینی بڵێن خواردەمەنی بۆ 3300 خێزان ئامادە کراوە لە ماوەی چەند سەعاتێکە و ئێمە وای بۆ ئەڕۆین وای پێشبینی ئەەکەین ئەمە لە ماوەی چەند ڕۆژێکا بگاتە 10,000 خێزانش جا ئێمە بۆ ئەو مەبەستا پێمان خۆشە هەموو لایەک ئەوانەی کە بەتایبەتی کە خۆیان ئەو خێرە ئەکەن و ئەیانەوێ مرۆڤایەتی ڕزگار بکەن هەم خۆشیان بێنە ئێرە و هەم لژنەکانش لە خۆیان و لەوەی کە لە ئەوەی لە خەلەی ئەزمە کە دروستکراوە لەم شارە و بۆ پشتگیری حکوومەتی مەحەلی ئەم شارە پێویستمان بەوەیە هەمانگیەک بکەین لە نێوان لژنەکانی حکوومەت و کادرەکانی ئێمەش ئامادەن هاوکاری هەموو لژنەکان بکەن و جگەل لەوەش ئەگەر ئەو خەڵکانەی کە خۆشیان ئەم خێرە ئەکەن بێن پێمان وایە ڕەنگە باشتر بێ و ئێمە پێشمان خۆشە ئەوە ڕابگەێنین ئێمە ئەم شارەی ئێمە دین و ئاینەکانمان زۆرە لە ئیسلام بە هەموو مەزەبەکانەوە لە مەسیحی و لە هەموو پێکاتە و مەزەبەکانەوە و لە کاکەی لە زۆر ئەدیانی تر لەم شارەیە بوونیان هەیە بۆ یەکە ئێمەی مسلمانش زیاتر ڕووکەنە مسلمانەکان بڵین ئەمەی کە ئێستا ئەکرێ یارمەتی خەڵکە درێ هاوتای سەرفترە و زەکات و حەج و عەمرەیە لە ڕاستیە ئێمە بۆ ئەو کەسانەی کە خاوەن مڵکن دوکانەکانیان هەموو ئەوانەی کە فەقیر و هەژارن ژیانیان لەسەر ئیشی ڕۆژانیانە کاری ڕۆژانیانە ئێمە لێرۆ داوا لە خاوەن مڵکەکانەکەین بۆ ئەم مانگا چاوێکیان لەو هەژارانە بێ چونکە کە کابرایە کارنەکە هیچ نەتوانێت سەرچاوی ژیان پیا بکە چۆن بتوانێت کرێی دوکان و ئەوانە بدا بەڕاستی حەقا خاوەن مڵکەکان درک بەوە بکەن کە ئەمە کارەساتێکە کە تو بەو شێوەیە دوکانەکە ئەم مانگە هیچ کارێک هیچ نەتوانێت خزمەتی ماڵ و مناڵەکەی پێ بکە کرێی لێ بسەندرێ ئەمە ئەبێ زیاتر ڕوحی برایەتی و ڕوحی موسڵمانێتی و ڕوحی کەسایەتی و ڕوحی ئەوەی کە پێکەوە ژیان کە دروستەکە ئەوەیەک ئەبێ لێک بوردەبین ئەگە ئێمە نەتوانین پێکەوە ئەمانە هەڵکەین پێم وانییەوە بە ئاسانی بتوانین پێکشەوە بژین داواکارم چاویان لە فەقیر و هەژاری ئەم شارە بێ ئێمەش لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژاری ئەم شارەیە بین